چین و توێژەکانی قەزای کۆیە دڵخۆشن بە سەرکەوتنی قۆناغەکانی کۆنگرەی چوارەمی حیزبەکەیان و ڕای دەگەێنن. نوێبوونەوەی یەکێتیەکەی مام دەبێتە سەرەتایەکی گرنگ بۆ گەلی کورد و لا هەمان کاتیشدا بە پێویستیەکی گرنگی دەزانن لا سیستەمی حکمڕانی ئێستا و داهاتوو. کۆنگرا خەونێکی خۆش بوو بۆ دۆست و هەوادارانی یەکێتی کە چەندین ساڵ بوو چاوەڕێمان دەکرد. ئێمە ئومێدێکی زۆرمان هەبووە کە کۆنگرە سەرکەوتوو بێ، سپاس بەخوای گەورە کە ئێستا کارەکانی کۆنگرە بە سەرکەوتوی کۆتایی هاتووە و پیرۆزبایی لەو کەسان دەکەین کە دەبنە ئەندامی سەرکردایەتی و ئەنجومەنی جێبەجێکردن و پیرۆزبایی لەو کەسان دەکەین کە بوتنە ئەندامی ئەنجومەنی باڵای سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان. لە ئێستاشدا و پاش کۆنگرەی چوارەمی یەکێتیەکەیان ئەندام و لایەنگرانی داواکارن خزمەتی زیاتری هاوڵاتیان بکرێت لا ڕووی پرۆژەی خزمەت گوزاریەوە. سەرتا سڵاو دەنێنم بۆ ڕوحی پاشی سەرکرد و ڕابەری شۆڕشی نوێگەلەکەمان جەنابی مامجەلال دیارە کۆنگری چاری یەکێتی نیشتیمانی کوردستان هەموو کادیران و لایەنگران و دۆستان و هەواداران تەنانەت نیارانیشمان چاوەڕێی ئەوە بوون کە کۆنگری یەکێتی نیشتیمانی کوردستان بکرێت. دیارە خۆشبەختانە کۆنگری چواری یەکێتی نیشتیمانی کوردستان بە سەرکەوتوانە ئەنجام درا. هیوادارم حیزبەکان هەموو چاو لە کۆنگری یەکێتی نیشتیمانی کوردستان بکەن. سەرکەوتنەکانی دیارە کادرەکان بە گوڕوتین و جۆش خۆشەشی زۆرەوە ئامادە بوون لە کۆنگرە و بە دەنگدانەکی شەفافانە و دەنگدانەکی زۆر هێمنانە و هادانە. بێگومان خودی ئەنجامدانی کۆنگرا پەیامێکی ڕوون و ئاشکرایە بۆ نێارەکانی یەکێتی. لەگەڵ بڕیاری بەستنی کۆنگرەی یەکێتی نیشتیمانی کوردستان لایەنگر و کادیرانی ئەو حیزبە بۆ پەڕی جۆش و خڕۆشەوە پێشوازیان لە نوێبوونەوەی حیزبی شەهیدان کرد و ئەمە ژوای کرد خۆناغەکانی کۆنگرەی چوارەم سەرکەوتنی مێژووی بەدەست بێنێت لە قەزای کۆیەوە کاروان نازم گەلی کوردستان.